دە ڕۆژ لەمەوبەر بە مەبەستی کۆکردنەوەی قاچک 4 مێر منداڵی تەمەن 9 بۆ 11 ساڵ گوندی بێستان سووریان بەرەو پێدەشتەکانی شارە زوور بەجێهێشت. بەڵام گەڕانەوەکەیان تەواو جیاواز بوو، ئەمەش دوای ئەوەی 194 پارچە سکەیان دۆزیەوە کە مێژووەکەی بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی دەگەڕێتەوە. برای یەکێک لە منداڵەکان چیرۆکەکە دەگێڕێتەوە و دەڵێ براکەم و هاوڕێکانی بە هیچ شێوەیەک نەیانزانیوە ئەو سکانە چ بە هاوسوودێکی هەیە و بەردەوام یاریان پێکردووە. ڕووداوەکە براکەم تەک چوار برادری خۆیان ڕۆشتن بۆ دەشتە بۆ نیەتی قارچگۆ تر دۆزیانەت و نیانزانی ئەمە چی هەر قوڕی پێوە و هەتا هاتنە ماڵە شێر و خەتیان پێکردە نیانزانی ئەمە ویان زانیان اینێکی عێراقیا فلس و دینار و شت وەڵای تر هاتنە ماڵ و نیانزانە چی یەکەن باخوار تایەک ڕۆژە لە ماڵمانەوە هەر کەس نێزانی ئەمە لێ ترسیای وەڵای تر دەنگۆگە ئاوایە بڵاو بوو تەلەفۆن بۆ ئاسایش کردیا ئاسایش تقریبان سعات 12 شەو تەلەفۆنیان باوکم کو چوو بۆ عربەت و دوایەوە بەخوا نزیکی 8 ڕۆژ لە ژوور و دوای بەخوا ئەڵێن 600 دنکە و بای 300 دەفتەرە و بەخوا دوورە لە ڕاستی وشتان. سکەکان زێڕ نەبوون، بەڵکوزی و بوون و ژمارەکەیان کەمتر بووە لە 200 پارچە. دوای ئەوەی هێزە ئەمنیەکان بە هەواڵەکەیان زانیوە ڕاستەوخۆ خانەوادەکانیان بانگێشتی لێپرسینەوە کردووە و بۆ ماوەی چەند ڕۆژێکیش دەستگیر کراوە. پەیام زانیوێتی جگە لەو خێزانە ئەنجومەنی گوندی بێستان سووریش بەهۆی نەگەیاندنی هەواڵەکە بە هێزە ئەمنیەکان بۆ ماوەی چەند ڕۆژێک دەستگیر کراوە و لێپرسینەوەی لەگەڵدا ئەنجام دراوە. لایەنی ئەمنی زانوێتی هاتن باوکی مناڵانەیان برد دوایەوەش 3 جاری ترە مناڵانەیان برد بەزی سەر لەخوا بەزیا بە کەفالەت ئازاد کراون و هاتوونەتەوە ئیتر ئەوەش نییە کە ئەڵێن ناڵیەکی ئەڵە 600 دانەوێکی ئەڵێبایی 3 ملیار دۆلارەوێکی ئەڵێبایی بەخوا لەوە ناچێ وە گوێرەی قسەی لایەنە ئەمنیەکانیش و باوکی مناڵەکانیش و مناڵەکانی لەوە ناچێونە شتێکی ئەهەمێتێ بەسەر مادام ئاسەوارە و قەدیمە تۆزێ حرمەت و قورسایی خۆی هەیە. ئەم ماڵانە 4 ماڵن یەکێکیان باوکی فەقیرە و تۆزێ ناساقە ئەویش باوکێکەکەیان فەقیر یعنی چۆن بڵێ ئیش و کار و کەسابەتێکی ئاساییان هەیە ئەوەش نین یعنی کە بڵێ زۆر ئوموری مادیان باشوێت و زۆر چۆن بڵێ ئیش و کەسابەتی گەورەیان بێوانە چۆن بێژ وەکو کەسێکی ئاسایی بوونەتی ژیانی خۆیانەوە نەڕێوە مناڵەکانیان کە ڕۆشون بۆ قارچک ئەم شتەکە ڕوویداوە هێنایانەتەوە بۆ ماڵ و ئیتر خۆیان چۆن لە چی ڕێگەیەک و حکوومەتیان ئاگادار کردوێت و شتەکانی تەواو تەسمیل کراوە و هەموو شتەکانە تەسمیل کراوەتەوە هیچ کێشە و مشکل و ئیشکالێک نییە. مامۆستای ئاینی گوندی بێستان سوور دەڵێت ناوچەکەمان دەوڵەمەندە بە کەرەستە و پاشماوەی شوێنەواری بەڵام ئەمە یەکەم جارە خەڵک و مێر منداڵ کەرەستەی ئاوا بدۆزنەوە و ڕووداوەکەش بۆ ئەوان نامۆ بوو. خەڵکی ئاگادارەکەم و تەبعاً ئەم بابەتە لێدوانی زۆری لەسەر ئەدرێت لە دەستگا ڕاگەیاندنەکانەوە لەلایەن خەڵکی ترۆ هەم لە ناو خۆشمانەوە بەڕاستی هەنێ بابەت هەیە ئەبێ تەحقیق و وردەکاری تیا بکرێ ئەو ڕێژەی کەوا دۆزراوەتۆ ئەم مناڵانە خۆ لەوێ نەیانژماردە خۆیان لێ بزان چەنێکە بەڵام ئەو ڕێژەیشی کەوا هاتوۆتە دەستی ئەمان برایانی ئاسایش خۆیان هاتوون و هەرێکێ لەو ماڵانەی کەوا لە ماڵیان هەبووە وەریان گرتوتەوە بردویانێتەوە بۆ لای خۆیان. سەرچاوەیەک لە هێزە ئەمنیەکانیش بە پەیامی ڕاگەیاند لەسەر ئەو حاڵەتە سزای کەسیان نەداوە و ئەوەی هەبووە تەنیا بە دوواداچوون و لێپرسینەوە بووە. وتیشی ژمارەی کەرەستەکان 600 پارچە نییە بەڵکو تەنها 194 پارچەیە بەهاکەشی هێندە زۆر نییە و زیاتر لە ڕووی مێژوویەوە دەنرخێنرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی بێستان سووری سەر بە ناحێ عەربەت.